بەرزبوونەوەی داهاتی نەوت، باشبوونی دۆخی حکوومەتی عێراق و هێشتنەوەی بارگرانی سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە. عێراق قەرز دەداتەوە و یەدەجی نەوت و زێڕی بەرز کردەوە. حکوومەتی هەرێمیش دەڵێت پارەی نەوت بەشی هیچ ناکات. ماوەی زیاتر لە ساڵێکە نرخی نەوت بەردەوام لە بەرزبوونەوەدایە. ئەمەش بۆتە هۆکاری بەرزبوونەوەی داهاتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان. بەو پێی هەردوو حکوومەت زیاتر لە 90% داهاتەکانیان لە ڕێی فرۆشی نەوتەوە دەست دەکەوێت. ئەمەش لە کاتێکدا هەندێک جار نرخی 1 بەرمیل نەوت گەیشتۆتە $140. حکوومەتی عێراق لە پەسەندکردنی بودجەی ساڵی 2021 نرخی هەر بەرمیل نەوتێکی بە $45 خەمڵاند بوو. لە ئێستادا حکوومەتی عێراق بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە توانیوێتی بڕی پارەی یەدەجی بانکی ناوەندی لە $38 ملیارەوە بگەێنێت تا $72 ملیار. پێش شەڕی داعش یەدەجی دراوی عێراق لە نێوان 81 بۆ $82 ملیار بووە. بەڵام لە دوای شەڕی داعش لە سەردەمی حکوومەتەکانی حەیدەر عەبادی و عادل عەبدولمەهدی یەدەجی دراوی عێراق بۆ نزیکەی $38 ملیار دابەزی. بۆیە ئەوەی ئێستا هەیە گەڕانەوەی یەدەجی دراوی عێراق بۆ سەردەمی پێش داهاتنی داعش. هەروەها لەبارەی یەدەجی زێر گوتەبێژی بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند ئێستا عێراق خاوەنی 130 تۆن زێڕە لە ڕیزبەندی ئەو وڵاتانەیە کە زۆرترین یەدەجی زێریان هەیە و 10 پلە هاتۆتە پێشەوە. ئێستا لە ئاستی جیهاندا لە پلەی سیەمدایە و لە ئاستی وڵاتانی عەرەبیش لە پلەی 4ەم دێت. لە مانجی تەمووز حکوومەتی عێراق بە بڕی $10 ملیار و $608 ملیۆن واتە 15 تریلیۆن و 381 ملیار دینار نەوتی فرۆشتووە. هەروە حکوومەتی هەرێم لە مانجی حوزەیران بە بڕی $11 ملیۆن و 305 هزار دلار بەرمیل نەوتی فرۆشتووە. کۆی داهاتە نەوتی و نانەوتیەکانیشی 995 ملیار دینار بووە. بەم شێوەیەش بێت حکوومەتی هەرێم لە داهاتی مانگانەی زۆر زیاتر لە بڕی پێویست بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەست دەکەوێت. بەرزبوونەوەی داهاتەکانی حکوومەتی ناوەند و هەرێم لە کاتێکدا هێشتا دۆخی وڵات و هاوڵاتیان لەبارێکی خراپدایە و بەو پێی هۆکاری قەیرانی دارایی لە ساڵی 2020 بەدواوە وای کردووە کە حکوومەتی ناوەندی بەهای دۆلار بەرز بکاتەوە و بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست بێت ببێتەوەی هەڵاوسانی نرخ و هەر هاوڵاتێکی عێراقی 120 داهاتەکەی بۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار لەدەست بدات. هەروەها وێڕای بەرزبوونەوەی داهاتەکان بە شێوەیەکی بەرچاو بەڵام هێشتا حکوومەتی هەرێم نەیتوانیوە کێشەی پێدانی موچە چارەسەر بکات و زۆربەی مانگەکان ئەو وەزارەتانەی کە لە لیستی دواون موچەکانیان کێشەی تێدەکەوێت. سەرڕای ئەوەش هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە قەرز و پاشەکەوتی موچە خۆرانی هەرێمی کوردستان بداتەوە.